سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی جوتیارانی دینەوەر، راپۆرتێک لەسەر گیانەدەستان و برینداربوونی کۆڵبەران، کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە بەردەم زیندانی قەزڵ حەساری کەرەج، لە سێدارەدانی هەژ بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و گیانەدەستان و برینداربوونی 7 کرێکار لە ئێران. ناڕزایەتی جوتیارانی دینەوەر. ڕۆژی سێشەممە 22 ڕەزبەر جوتیارانی دینەوەری کرماشان بەهۆی پێنەدانی پارەی بەرهەمەکانیان لەلایەن حکوومەتەوە ناڕزایەتیان دەربڕی. جوتیارانی چەوەندەری ئەو ناوچەیە ئاماژە بەوە دەکەن کە هێشتا لەلایەن حکوومەتەوە پارەی بەرهەمەکانی ساڵی پێشوویان پێنەدراوە و هەروەها ئەم ساڵیش لەلایەن دەوڵەتەوە بەرهەمەکانیان لەسەر دەزماوەتەوە. نەڕازیان بە بڵاوکردنەوەی ڤیدیۆیەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خوازیاری بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی کەشاوەرزان و جوتیاران بوون و جەختیان لەسەر ئەوە کردەوە کە ئەگەر دەوڵەت بە هەمان شێواز بەردەوام بێت و بایەخ بە داخوازیەکانیان نەدات، ساڵێکی دیکە توانایی پەردەوامی پیشەکانیان نامێنێت. ناڕزایەتی خوازیارانی زەویەکانی ناوچێ هەوانیروزی بێستون. ڕۆژی ڕابردوو خوازیارانی زەویەکانی ناوچێ هەوانیروزی بێستون سەر بە پارێزگای کرماشان دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە بەردەم وستانداریە و پارێزگایە کۆبوونەوە. بەشدەربوانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی 15 ساڵ بەسەر بەڵێنی ڕادەستکرانی زەویەکانیان لەلایەن بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی هێشتا ڕادەستیان نەکراوە. نەڕازیان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوازیاری ڕادەستکرانی زەویەکانیان بە خاوەن زەویەکان، دەستێوەردانی دادپەروەرانەی ناوەندە قەزایەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و هەروەها سزادانی تاوانباران بوون. راپۆرتێک لەسەر گیانەدەستان و برینداربوونی کۆڵبەران. بەپێی راپۆرسەکان لە 13 ساڵی ڕابردوودا لانیکەم 2547 کۆڵبەر لە ناوچە سنوورەکانی ڕۆژهەڵاتی کوردستان گیانیان لەدەستەوە و بریندار بوون. بەپێی ئەو راپۆرتانە 656 کەس لە ئەو ئامارە گیانیان لەدەستەوە و هەروەها 1980 کەسی دیکەش بە سەختی بریندار یان کەمەندان بوون. شانی باسا لە نێوان ساڵەکانی 2017 تا 2024 زاینی ڕێژەی گیانەدەستان و برینداربوونی کۆڵبەران هەموو ساڵێک بەرزتر بووتەوە بە شێوازێک کە ساڵی ڕابردوو گەیشتووەتە لووتکە. بەردەوامی مانگرتنی بەندکراوان لە زیندانی قەزڵ حەساری کەرەج. ڕۆژی سێشەممە 22 ڕەزبەر بەندکراوانی ڕاگیراو لە بەندی دووهەم و سێهەمی زیندانی قەزڵ حەساری کەرەج لە دووهەمین ڕۆژی بەردەوامدا مانیان لە خواردن گرت. بەپێی راپۆرتەکان بەندکراوانی ڕاگیراو لە ئەو زیندانە بە وتنەوەی دروشمی نا بۆ سێدارە دژ بە گواستنەوەی زیندانیان بۆ ژووری تاکەکەسی بەمبەستی بە ڕێوەچوونی سزای سێدارەکانیان بۆ ماوەی 2 ڕۆژە مانیان لە خواردن گرتووە. ڕۆژی ڕابردوو بەرپرسی ئەو زیندانە هەوڵی ناردنی خواردنی تایبەتی بۆ زیندانیاندا بوو، بەڵام بەندکراوانی مانگرت و بەردەوامیان بە مانگرتنەکەیان داوە و تەنانەت شەوی ڕابردوو دۆخی تەندروستی هەندێک لە بەندکراوان تێکشووە و ڕەوانەی نەخۆشخانەکراون. شاینی باسا زیندانیانی مانگرت و جەختیان لەسەر ئەوە کردووەتەوە کە تا کاتی گەڕانەوەی ئەو بەندکراوانە بۆ بەند بەردەوام ئەبن لە مانگرتن و تەنانەت هەوڵی بڵاوکردنەوەی ناڕزایەتیەکان بۆ بەندیخانەکانی دیکە ئێرانەدەر. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە بەردەم زیندانی قەزڵ حەساری کەرەج. شەوی ڕابردوو هاوکات لەگەڵ مانگرتنی زیندانیانی ڕاگیراو لە بەندی دووهەم و سێهەمی بەندیخانەی قەزڵ حەساری کەرەج بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە بەردەم ئەو زیندانە کۆبوونەوە. بەشدەربوانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و هەڵگرتنی وێنێ ڕۆڵەکانیان دژ بە سەپاندنی حکمی ناڕەوای سێدارە لەسەر بەندکراوان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێدارەی هەموو بەندکراوانی و هەروەها ئازادی دەستبەجێ هەموو بەندکراوانی سیاسی بوون.
شاینی باسا بنەماڵی ئەو بەندکراوانە پشتیبانی خۆیان لە زیندانیانی مانگرت و ڕاگەیاند و خوازیاری وەڵامدانەوەی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتخاڕە لە دوورگەی لاوان. ڕۆژی سێشەممە 22 ڕەزبەری 1404 هەساوی کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی نەوتی فەلاتخاڕەی شاغەڵ لە ناوچامەڵێتیەکانی لاوان دژ بە وەدینەهاتنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی با وتنەوەی دروشم و هەڵگرتنی پلاکار دژ بە پێنەجانی حەقدەستە دۆخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری بەرزکردنەوەی ئەستی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار، ئەمنیەتی پیشەی و ئیمکاناتی ڕفاهی، پێدانی حەقدەست و مەزایە دۆخراوەکانیان، وەرگرتنی هێزی کاری نوێ، بەکردەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژپشودان و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە جاخوازیەکانی کرێکارانی شرکەتی نەوت بوون. ناڕزایەتی خانشینکراوانی شرکەتی نەوت لە ئەهواز. ڕۆژی ڕابردوو خانشینکراوانی شرکەتی نەوت دژ بە کەمبوونی حەقدەستەکانیان لە بەردەم سندوقی خانشینکراوان کۆبوونەوە. بەشەروانی کۆبوونەوەکە بە وتنەوەی دروشم و بەرپایی ڕێپێوانێک ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی کەمبوونی حەقدەستەکانیان توانایی دابینکردنی تەنانەت سەرەتاییترین پێداویستیەکانی بنەماڵەکانیان نییە و خوازیاری هاوسانسازی حەقدەستەکانیان، پێدانی حەقدەست و مەزایە دۆخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، سەربەخۆی سندوقی خانشینکراوانی شرکەتی نەوت و هەروەها وەدیهاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. لە سێدارەدانی 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی دووشەممە و سێشەممە 21 و 22 ڕەزبەر 8 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر ئیعدام کراون. بەپێ راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 3 بەندکراو بەناوەکانی یەحیا نەجەفی، ئیحسان پورمەعسومی و عیماد مێرگان بە تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی گەچساران، سیرجان و ئیسفراین لە سێدارە دراون. هاوکات چەند بەندکراوێکی دیکە بەناوەکانی ئێبراهیم دلارام، ئەڵڵا کەرەم قاسمی، فاتح حەقداریان، یار حسێن ناڕازیان و مۆرتەزا دەروێش بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی یاسووج، خۆڕەماوە و میناب ئیعدام کراون. دەست بە سەرکرانی چالاکێکی مەدەنی لە شاری ورمێ. ڕۆژی ڕابردوو چالاکێکی مەدەنی تورک و خەڵکی شاری ورمێ بەهۆی بڵاوکردنەوەی نووسراوەیەک دژ بە پانتورکەکان لەلایەن ناوەندەمنیەکانەوە دەست بەسەر کرا. ئەو هاوڵاتیە بە ناوی شایانی هۆشیار بە هێرشی هێزەکانی ئێدارەی ئیسلاحاتی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر ماڵەکەی بەبێ بەڵگەی قەزایی دەست بەسەر و ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. شاینی باسا لە ڕۆژانی ڕابردوودا ڕژیمی کۆماری ئیسلامی هۆڵی سازکردنی ئاژاوەی لە نێوان نەتەوەکانی کورد و تورک لە پارێزگای ورمێدەوە و دژ بە ئەم کردەوەی ڕژیم ناوبرا و نووسراوێکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کردووەتەوەکە جەخت لەسەر یەکڕێزی و هەواهەنگی نەتەوەکان لە ئێران دەکات. دووە هەواڵ گیانەدەستان و برینداربوونی 7 کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 7 کرێکار لە شارە جیاوازەکانی ئێران بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە ئیمنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووزاو بوون و کرێکاری گیانی لەدەستا. بەپێ راپۆرتەکان 5 کرێکاری یاگرکوژێنەوە لە شارستانی بابۆل سەر بە پارێزگای مازندران پاش ڕەوانەکردنیان بۆ کوژانەوەی ئاگری شرکەتێکی بەرهەمهێنانی ڕەنگ، بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران. هاوکات 2 کرێکاری دیکەی هەڵکەندنی بیری ئاو لە شارەکانی تاران و ڕەفسەنجان بەهۆی نەبوونی مینی شوێنی کار وە کەوتنە خوارەوەیان لە بەرزایەوە بریندار و کرێکارێک بەهۆی سەختی برینەکانی پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە گیانی لەدەستاوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.